سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی دایکانی دادخوازی سنا بۆ ڕاگررتنی سزای ئەعدام. بەیانیەی ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا بۆ ئیدانەکردنی سزای ئەعدام. گواستنەوەی سۆڵماس حەسەنزادە بۆ زیندانی ورمێ. گیان لە دەستدان و برینداربوونی دوو کرێکار لە سەرپۆلی زەها و تاران. برینداربوونی دوو کەس بەهۆی بۆردومانی تورکیا لە عەفرین. هەڕەشەی دادستانی کۆماری ئیسلامی لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی میناب و یاسوج و کاردانەوەکان بەرامبەر بە تێرۆری ئیسماعیل هانیە لە تاران. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی دایکانی دادخوازی سنا بۆ ڕاگررتنی سزای ئەعدام. ڕۆژی چوارشەممە دەی گەلاوێژ کۆمەڵێک لە دایکانی ئاشتی و دایکانی دادخوازی شاری سنە لە کۆبوونەوەیەکدا خوازیاری ڕاگررتنی سزای ئەعدام و کۆتایی هێنان بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان بوون. دایکانی دادخوازی شاری سنە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدامی شەریفە محەممەدی و پاخشان عەزیزی هەروەها ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دایکانی ئاشتی بەشدار لەو کۆبوونەوەی ڕایامەژەپێدان بە توندبوونەوەی سەرکوتوو و شارەکانی حکوومەت دەست بە چالاکانی کرێکاری سیاسی و مەدەنی ڕایانگەیاند کە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە یەک ڕێزیەوە ڕوبەڕووی هەڕەشەکان دەبێتەوە و لە کۆتاییدا هەر سەرەکەوێت. بەشداربوانی ئەو کۆبوونەوە هەروەها داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری یەکگرتووی گەلی کورد بەرامبەر بە هێرشی داگیرکەران بوون. بەیانیەی ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا بۆ ئیدانەکردنی سزای ئەعدام. ئەنجومەنی برینداران و دادخوازانی شۆڕشی ژینا ڕۆژی چوارشەممە دەی گەلاوێژ لە بەیاننامەیەکدا وێڕا شەرمەزارکردنی ئەعدامی کامران شێخە تۆمەتە سەپێنراوەکان بەسەرە و بەندکراوە و هاوبەندیەکانی بە ناڕەوازانی. لەو بەیاننامەیەدا سێدارە وەکو قەتڵی حکوومەتی وەسفکراوە و ڕاگەیەنراوە کە کۆماری ئیسلامی لێ ئەعدام وەکو ئەمڕازێک بۆ ڕاگررتنی دەسەڵات و لە ناوبردنی نایارەکانی کەڵک وەردەگرێت. مافی ژیانکردن مافێکی بنەڕەتی مرۆڤە کە لە لای کۆماری ئیسلامیەوە هیچ بایەخێکی نییە. تەنیا لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 800 کەس بە تۆمەتی بێبنەما لە سێدارە دراون. لە بەشێکی دیکە و بەیاننامەیەدا داوا لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، حیزب و لایەنە سیاسیەکان کراوە تاکو یەکگرتووانە دژ بە سزای ئەعدام خەباتکەن و بە تێکۆشان سزای سێدارەی شەریفە محەممەدی و پاخشان عەزیزی هەڵوەشێنەوە. ئەو ئەنجومەنە داوای لا ئێرانیانی دەرەوەی وڵاتیش کردووە تاکو لە ئاکسیۆنی نابۆی ئەعدام کە بڕیارە یەکی مانگی ئوت لە شەقامی پلاتزی مۆنیق لە ئەڵمان بەڕێوە بچێت بەشداری بکەن. گواستنەوەی سۆڵماس حەسەنزادە بۆ زیندانی ورمێ. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژەی چوارشەممە دەی گەلاوێژ سۆڵماس حەسەنزادە خۆشکی نەمر محەممەد حەسەنزادە گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بۆ زیندانی ورمێ گوازرایەوە. ڕۆژی سێشەممە هاوکات لەگەڵ ساڕۆژی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە هێز ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری بۆکان هێرشیان کردە سەر بنەماڵی حەسەنزادە و وێڕایی لێدانی دایکی و گیانبەخت کردووە ئەحمەد حەسەنزادەوە. سۆڵماس حەسەنزادە باوکو خوشکی محەممەدیان دەست بەسەر کرد. ڕۆژی چوارشەممە هێز ئەمنیەتیەکانی ڕژیم سۆڵمازیان بۆ زیندانی ورمێ گواستەوە و بنەماڵەکەیان ڕایگەیاند کە بۆ ئازادی و بەندکراوە بێ 4 ملیار تمان بارمتەدا بنێن. گیان لە دەستان و برینداربوونی دوو کرێکار لە سەرپۆلی زەها و تاران. ڕۆژی چوارشەممە دەی گەلاوێژ دوو کرێکاری شاغڵا کانگای لم و کارخانەی سیمان لە شارەکانی سەرپۆلی زەها و تاران بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداوی کارهاتن و یەکێکیان گیانی لە دەستدا و ئەوی دیکە بە سەختی بریندار بوو. بە پێ راپۆرتەکان شۆفێری بێڵێکی مکانیکی لە شاری سەرپۆلی زەها و لە کاتی کارکردن لە کانگایەکی لمدا بەهۆی وەرگەڕانی بێڵەکە گیانی لە دەستاوە. لە ڕووداوێکی دیکەدا کرێکارێکی شاغڵا کارخانەی سیمانی شارستانی پەردیس لە پارێزگای تاران بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرا. ناڕوونی چارەنووسی ئیدریس کارساز لە گرتوخانەی ئیتلاعاتی ڕژیم.
ئیدریس کارساز شارۆمەندی خەڵکی شنۆ وێڕای تێپەڕبوونی یەک مانگ بەسەر کاتی دەست بە سەرکرانیدا چارە نووسی بە ناڕوونی ماوەتەوە. 30 ڕۆژ لەوەبەر هێز ئەمنیەتیەکانی ڕژیم ئیدریس کارسازیان لە شاری شنۆ ڕفاند و لەو کاتەوە چارە نووسی بە ناڕوونی ماوەتەوە. ئەو شارۆمەندە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و بە دوواداچوونەکانیان ئاکامێکی نەبوو. برینداربوونی دوو کەس بەهۆی بردومانی تورکیا لە عەفرین. ڕۆژی چوارشەممە دەیگەلاوێژ دوو شارۆمەندی کوردی خەڵکی ناوچەی شێراوای عەفرین لە بردومانی ئارتەشی تورکیا بە سەختی بریندار بوون. لە ڕۆژانی ڕابردوودا ئارتەشی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە هێرشەکانیان بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان زیاتر کردووە و لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 8 کەس بەهۆی تۆپباران و هێرشی پابادی تورکیا بریندار کراون. هەروەها 29 شارۆمەندی کورد لە شاری عەفرین لەلایەن تورکیا وەڕفێنراون و زانیاریەک لەسەر چارە نووسیان لەبەردەستدا. هەڕەشەی دادستانی کۆماری ئیسلامی لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. پاش تێرۆری ئیسماعیل هەنیە لە شاری تاران بەیانی ڕۆژی چوارشەممە دەیگەلاوێژ دادستانی دەستگای قەزای کۆماری ئیسلامی لە ڕاگەیاندنێکدا هەڕەشەی لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد. لە ڕاگەیاندنی دادستانی کولی کۆماری ئیسلامیدا سەرەڕای ئاماژەپێدان بە کاردانەوەی کۆمەلگا بەرامبەر بە تیرۆری ئیسماعیل هەنیە هەڕەشەی لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد کە ئەگەر بابەتی بە وتەی ئەو نەشیاودا بنێن ڕوبەڕووی سزای قرس دەبنەوە. هەروەها فەرمان بە ناوەندە ئەمنیەتیەکان دراوە تاکو ڕێگە لە بڵاوبوونەوەی بابەتی ساختە بۆ تێکدانی ئەمنیەتی گشتی بگرن و تۆڕە کۆمەڵایەتیەکان خەنە ژێر چاودێری وردەوە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی مینابوو و یاسووچ ڕۆژانی سێشەممە و چوارشەممە دەیگەلاوێژ دوو بەندکراو بەناوەکانی نەبی بەخش مولازەهی و حشمەت مرادیان لە زیندانەکانی مینابوو و یاسووچ لە سێدارەدران. بە پێی راپۆرتەکان نەبی بەخش مولازەهی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێدام مەحکوم کرابوو. هەروەها حشمەت مرادیان پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و لەلایەن دادگای ئینقلابی یاسووجەوە بە ئێدام مەحکوم و بەیانی ڕۆژی چوارشەممە حکمەکەی لە بێدەنگی خەبەریدا جێبەجێکراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کاردانەوەکان بەرامبەر بە تیرۆری ئیسماعیل هەنیە لە تاران. ڕۆژی چوارشەممە دەیگەلاوێژ خەڵکی کەرانەی باختەری ئۆرشەلیمی شەرقی و غەزا لە ناڕەزایەتی بە تیرۆری ئیسماعیل هەنیە لە شاری تاران مانیان گرت و دوکانەکانیان نەکردەوە. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دانیشتوانی کەرانەی باختەری دوکان و بازاڕیان داخستووە و خەڵکی غەزەش کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. لەلایەکی دیکەوە خامنەی و یەک بەیەکی بەرپرسانی دەوڵەتی و نظامی کۆماری ئیسلامی باز لە تۆڵەسەندنەوەی سەخت دەکەن و نوێنەرانی چین و رووسیە و چەند وڵاتی دیکە تێرۆری سەرۆکی دەفتەری سیاسی حەماسیان لە تاران مەحکوم کردووە. لە نێو وڵاتانی ئوروپاییدا تەنیا ئاڵمان داوای لە ئیسرائیل و ئێران کردووە ڕێگە لە چوونەسەرەوەی گرژی واڵازیەکان بگرن تاکو ناوچەکە بەرەو شەڕێکی گەورە نەچێت. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا هەر شاد و کامەران.